عزیزان ئەوەی کە هەمومان لەوانەیە هەوڵی بۆ بین لە خۆماندووکردن، خوێندن، هەوڵدان، پیاکردنی ماڵ و سەرۆت و سامان، هەتا دروستکردنی خێزان، هەتا پەرستشیش ئەوەی کە خوای گەورە فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب، بە زیکر و یادی خوای گەورە دڵەکان ئارام و ئۆخژە نەگرن، هەمووی لە پێناو بەدەستهێنانی بەختەوەری و ئارامی و ئاسوودەییایە. مانەوێ بزانین لەم تەوەرەیە بەختەوەری و ئارامی و ئاسوودەیی لە دیدی مرۆڤ جیاوازەکانەوە ئەکرێت چی بێت، چۆن پێناسە بکرێت، چۆن بەدەست بهێنرێەوە، چی ڕێگری لە بەدەستهێنانی ئارامی ئاسوودەیی ئەکا. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا دلێر عومەرمان کردووە ڕاهێنەر و ڕاوێژکاری پەروەردەیی ئەم تەوەرە لەگەڵمانە بێت و لەم بارەوە گفتوگۆکەین. مامۆستا دلێر زۆر بەخێر بێن. سپاس مامۆستا دلێر لەوە دەست پێ بکەین ئارامی و ئاسوودەیی چێ لەوانە هەرێکەمان پێناسەیەکمان هەبێ بۆ ئارامیە بۆ ئاسوودەیی، بەڵام لە ڕاستیە پێناسەکەی چۆنە؟ ئەوەن لە کۆن و لە ئێستاە لە دنیای مۆدێرنە پێناسەکان جیاواز بوون و هەرێکی و بۆچوونێکی هەیە بەتایبەتی لە دنیای مۆدێرنی ئەم ئێستاە پێناسەیەکی هەیە لە قاڵب دراوە تر هەمووشی مرۆڤایەتی ئەنوی قەناعەت بە مرۆڤایەتی بکەن کە ئەمە ئاسوودەیەکەیە. ڕاجەیی هەیە بەڵام ئەوەی کە دەروون ناسەکان و ئینسان حەکیمەکان لەسەری کۆکن ئەوەیە کە ئاسوودەی بابەتی ئاسوودەی شتێکی دەرەکی نییە. ئەبێ لە ناوی خۆمان لە قەناعەتەکانمانە ئەم شتە بێتە دی. بابەتی چێژ جایە وەکوەزانن ئەنی چێژ یەکسان نییە بە ئاسوودەی. بابەتی چێژەکان ئەکرێت لە هەر شتێکە کە ئینسان بەدەستێنێ بۆ ماوەیەکی کاتی با بڵین متعی لێ ببینێ، بەڵام ئاسوودەی هەستێکی تایبەتی ناوەکیە ئەو ئینسانانە هەستی پێەکەن کە هەیەە. یانی شتێک نییە بە باسکردن ئینسانەکە تێبگا بێ بچەژرێ هەستی پێ بکرێ. زۆر باش. مامۆستا دلێر مادام لە ناوخۆیە کەواتە مەخۆ بۆ ماوەی نییە، جینات نییە، ڕاست ڕەنگە هەبێ کەسێک هەر تەبیعەتەن ئارام بێ ئەولەویەت تر بێ بۆی ئاسوودەی زیاتر بەدەست بێنێ، هەش بێ ڕەنگە بێ پێچوانەوە زۆر درەنگتر پێی بگا. بەڵام کۆمەڵێک ڕێکاریان، کۆمەڵێک میکانیز، کۆمەڵێک هۆکار، کۆمەڵێک پێویستی بوونیان هەیە یان ئەکرێ بڵین ئەمانە هۆکارێکن بۆی من ئاسانتر ڕۆ ئاسوودەی بڕۆم یان نەخێر کە نەویست ئاسوودە بم هەموو شتێکیشمە بێ ئاسوودە نیم. دروستە قسەکە. ئەبێ ئێمە لەوە تێ بگەین یەکەم شت کە بابەتی ئاسوودەیش اختیاریە. ینی مرۆڤ مەسئولێتی کردارەکانی بیرکردنەوەکانی خۆی بێ هەڵبگرێ. کاتێکە لەمە دەرچوو ئینسان بەرپرسیارەکە بخاتە سەر دەرەوەی خۆی یان شتێکە لە ڕابردووە بۆ ئەم هاتۆتە پێشەوە، ئەم ناتوانانی ئاسوودە بچکەوە ئەزانە شتێکە لە دەرەوەی دەسڵاتی ئەمان نییە، یان ئەوەیە کە شتێک لە ڕابردووە بە سەریا سەپانوتی کام وەکو خۆی ئاڵێ ئینسانێکی بەدبەخت و چارە ڕەشم، یان ئەوەیە کە ئاڵێ پێشتر کۆمەڵشت نییە کە من بەدەستی بێنم بۆی ئاسوودە بم. هەر کەسێک ئەمەی وەکو قەنەعەتێت بۆ دروست بوو کە اختیاری خۆی نییە بیرکردنەوە ڕەفتارەکانی ناشتوانێ ئاسوودەی هەڵبژێرێ. وانی بەڕێی من ئەمە قسەی منیش نییە، ئاسوودەی بابەتێکی اختیاریە. کۆمەڵی قەنەعەتە، کۆمەڵێ بیرکردنەوە، کۆمەڵی گیانبینیە ئەبێ لەم کەسا هەبێ، پەیوەندی بە شتەکانی دەرەوە نییە. شتەکانی دەرەوە کە ئێستا دنیای مۆدێرن زۆر ڕەواجی پێەیە، وەکو مەسەلەن بابەتی سەرۆت و سامانە، بابەتی ئەوەیە کە بەسەنم بۆی دیاری کردوی ئافرەتە بێت چۆن بێت پیاوە بێت، چۆن بە پیاوێکی ئەوەی کە هەمووی کۆدەنگی لەسەر هەبێ کە بەدڵی هەموو کەس بێ ئافرەتێ بە هەمان شێوە. ئێمە ئەمایان لە قاڵب داوین بووی کە ئەمەیە ئاسوودەی. وەڵام سەیرەکەی ئەوانەی ئەمانەشیان بەدەستێناوە ئەمانە شتێکی نەنگینی خراپ نین، ناوبانگ بێ، پارە بێ، سەرۆت و سامان بێ، ئەگونجێ کەسێک ئەمانەشی هەبێ لەگەڵیش ئاسوودە بێ. بەڵام زۆر با بڵین لە ئەزمموی ژیانمانەوانی ئەیبینین لە کەسە بە ناوبانگەکان سیرەکەی بەگەیشتن بەمانە ئێشتر ئەڵێ ئاسوودە نین، یان نەگەیشتن بۆی کە بڵێن ئەمە کەسێکی ئاسوودەیە، یان مەرحەلەیەک بێ هەموو مرۆڤایەتی هەوڵی بۆ با بڵێم چەند شتم بەدەستێنا ئەوەی تر من کەسێکی ئاسوودەم، ئیتر پێی گەیشتوم. ئەگەر ئەوە پێوەربێ ئەبێ ئەوانە پێمان بڵێن کە ئەوە ئێمە گەیشتین بە ئاسوودەی، بەڵێن سیرەکەی بەردەوام پێچەوانەکەی دەرەچێت. بابەتی ئاسوودەیش باڵێن چەند هەنگاوێکی هەیە کە ئەمانەی دەروونناسەکان قسەیان لەسەر کردووە، یان ئەو توێژینەوانی سەلماندویانە کە ئیتر ئینسانە گەیشت بەم هەنگاوانە ئەکرێ پێی بوترێ کەسێکی ئاسوودە. وێکێ لەو دوو ڕێگری کە پێشوی هەنگاوەکان باسکەین دائیمەن لە ئینسانە هەیە بابەتی داهاتوو، بابەتی ڕابردووە
کام ئینسانە ئەگەر ئەم دوانە بە شێوازە دروستەکەی کۆنتترۆلەکە ناکرێت ئینسانێکی ئاسوودە بێ. بابەتی داهاتۆکە مەسەڵەن دنیای مۆدرن پێتەڵێت تۆ لە داهاتووە بێ بگەی بەم شتانە سیارەکەەوە خانۆکەوە ناوبانگەکەەوە فۆڵەوەرس زۆر بێ هەتا لە دنیای ئێستا لە سوۆسیال میدیاوە باوە تۆگەی بە ئاسوودەی بۆیە هەموو کەس هەوڵی بۆ ئەدا ئەمە کێشەکەی چییە؟ خۆ ئاسایی هەوڵ بێ شتانەمە دەست بێنی کەسەکە لە حاڵ دەرەچێ یعنی لە ئێستاە ناتوانێت چێژ لە بۆنی گوڵێک ببینێ چکە ئەو لە داهاتووە ئەو تەسویری لە مێشی خۆیان دایناوە دنیای مۆدرن ڕواجی پیاوە هێشتا لە نەگەیشتم بۆوانە بۆیە من ئێستا ئاسوودە نیم نە لەم سەکان نە ئەبینێ نە بۆ نەکە نە چێژ وەرەگرێت و بشێتە بەردەمی بەوەی نازانێت کە با بڵین بە شێوەیەکی دروستێکی چێشی لێوەرگرێت چاوەڕی شتێکە لە داهاتووە جارێ نهاتووە ئەمە زۆر مشکیلەیە لە دنیای ئەمڕۆی مرۆڤایەتێکەوە بیرەکاتەوە لە واقعدایە بڕێ ناتوانێت لە ئێستا مەسەڵ ئێمە دانیشتون لەم دەقەیەمانە بشین مەسەڵ چێژ لە گفتوگویەکی خۆش وەرگین ئەچینە دەرەوە چێژ لە سەفرەیە وەرگین ئەم خەیاڵاتانە ئەم بەستەڵەکەی کە بۆیان دروست کردوین کە وەهمێکە لە داهاتووە ئەڵێن جارە پێی نەگەیشتوین جارێ خەونەکەی من ناتوە دەدی بۆیە خۆی بێرێ لە چێژە ئاسایەکانی ڕۆژانە کە هەر مرۆڤێکی تەندروستە بێ لی وەرگێ لە واقع دابڕێ سەبارە بە ڕابردوش بە دوو شێوەیە شێوەی یەکەم ئەوەی کە هەموو کەسێ لە ژیانە سونەتی ژیان وایە باریکی بەسەر هاتووە جاری وایە خۆی هۆکار بۆ جاری وایە دەوروبەرەکەیەتی بوو بە هەر هۆکارێ بێ کەسێکی لە دەستدا تووشی کێشەیە بۆ تووشی شکست بووە ئەمە لەگەڵ خوایەنێ کاتێککە من بەرداوام لە ڕابردووە بژیم وەکو کۆڵێ بینم بە شانمەوە ناتوانم چێش لە ئێستا وەرگرم با ئێستاشم خۆش بێ با ئێستاشم گونجاو بێ با ئێستاشم تەندروست بێ و بە دیوێکی تریشە کەسەکە وا بیرەکاتەوە کە ڕابردوویەکی نەگۆڕی هەیە بۆتە هۆی ئەوەی کە ئەم بەدبەخت بێ لە ئێستاە مەسەڵەن من لەو عایلە لە دایک بم بۆیە هەروام باوکو دایکم ئەم شکڵە بیرکردنەوەیان هەبوو ئێستا منیش بەدبەختم یان ئەڵێ هەر گەورەترێکە ئەڵێ منەسەر من لە کوردستان بووم بۆی هەربێ بەدبەختم لە عێراقا بووم بۆیە بێ هەروە بم ئەم بینکردنەوەانە کۆنکرێتیە ئەگەر بە شکڵە گۆڕاوەکە بێ قەینا بەڵام ئەم هەموو دواندنە نەفسی ئینسانەکە هەمووی نەگۆڕە مەسەڵەن کە تۆڵی من باوکو دایکم وابوون منی شەروا بووم ئیتر شتێکی نەگۆڕە ئەم کەسە تەسلیمە بێ و خۆی لە بەرپرسیارەتەکە بۆ ئەوەی کە اختیاری هەبێ بۆ بیرکردنەوەکانی بگۆڕێ بۆی کە بەختەوەری بەدەست بێنێ خۆی لەوانە ئەجزێتەوە بە بیان و گرتن بەم ڕابردو نەگۆڕەوە یعنی تۆ بڕوانە زەت بابەتی بەختەوەری لە قورئانە ئەم دوو شتێکەوانی مەڵێ ئینسانی ئیماندارم لا خوف عليهم ولا هم يحزنون دائما خوف شتێکە بۆ داهاتووە لە داهاتووە ئەگەر ئەو شتانە بەدەست نێنم چیم لێ ڕەنگە هەنێ پێشواتی ناخۆش بێ خەمیش حزنیش دائما بۆ شتێکە کە لە ڕابردووە ڕوویا و بەسەرت هاتووە تێپەڕیوە بۆیە مرۆڤی ئێستا لەم دواناژی ناتوانێت لە حاڵی ئێستا بژی بڵێ هەر ئەمڕۆم هەیە لە ژیانە هەر ئەمڕۆم من ئەگونجش هەروە بێت لە ئەساسە هەر ئەمڕۆتە بێ کەسمان زمانی ژیانی یەکتری ناکەین کە مەسەرەن تا ڕۆژێکی تر بژین ئەم شتەش هونەرە کتێبێکەیە بە ناوی ئەگەر یەک کات ژمێرت مابێ لە ژیانی پرۆفیسۆر ڕیچاردە پیاوێکی ئەمریکیە ئێستا لە ژیانیان نەما بەڵام هەتا و کاتی لە ژیانی شاوی کتێبەکەی تاو نەبوو بوو بۆیە خێزانەکەی تاواوکەری کتێبەکەی بوو شتێکی زۆر سەرنجڕاکێش باسەکەڵێ من بە ژیانم ڕیچارد فێری ئەوەی کردم کە لە حاڵی ئێستامان بشیم و بە من ژیانم زۆر گۆڕە پێشتریان لە خەمێکی ڕابردووە داڵخە و بیرکردنەوەکانم هەبوو یان لە داهاتوویەکە کە خەممە خوار بۆ شتێکە بەدەستم لێناوە یاخود ئەترسام لە پێشهاتێک ڕووبە لە حاڵی ئێستا ژیان هونەرە هەنی ئەکرێ لەناو خێزانەکەمانە لەناو هاوڕێکەمانە کۆمەڵە ساتی جوان هەیە کۆمەڵە شتێکە ئینسان چێژی لێ ئەبینێ معنەوی و مادیەن ئەکری لەناو ئەوە قاڵ بێتەوە ماوسەد ئەو قسەیە لەوانەیە ماوسە شوان تۆزێک ڕوونکردنەوەی زیاتری بێت بۆ نمونە جاری وایە کەسێک
بڵێ من ئەگەر لە ئێستا بژیم لەوان هیچ پلانێکم نەبێ بۆ داهاتوو لە داهاتوە چی بکەم یاخود ئەوەی کە لە ڕابردوو بەسەرما هاتووە مثلەن ئەو ئیستفادەی کە ئەبوایە لێ وەرگرم لەوانەیە نەتوانم لێ وەربگرم لە ئێستا ژیان چۆن هەروێت تۆ لەم شوێنەیە دانیشین ئێمە بیر لەوە نەکەینەوە چی ئەڵێن چی ئەکەین چۆن قسە ئەەکەین یا دوای ئەمە پێویست ساریەکەمان بچینەوە بەلای کاری خۆمانەوە معنای ئەوەیە کەیتر ئێمە تەواو هیچ بەرنامەیەکمان نەبێ بۆ داهاتوومان پرسیارەکە جوانە تاوان زۆربەی ئێمە بە منیشەوە ئەو بیانۆمان هەیە ئەڵێم باوی لە ڕابردوو بکەینەوە بۆی ئەزمموی لێوەرگین بۆ داهاتوو پلان ئێمە خۆمان هاانی خەڵکەین بۆ بابەتی پلان و ئەوەی لە داهاتوە و ئامانجێکت هەبێ پێوەی بژیت بەڵام ئەمە منەستەکەم بیانووە من و تۆ ئەوەی لەو عمری سەرفمان کردووە شتی ناخۆش و خۆشمان بەسەر هاتووە لەو ئەوەنە هەستەکان و بیرکردنەوەکانمان تێکەڵی ئەو بابەتە بووە پێویست بۆ ناکە ئێمە دانیشین خەفەت بخۆین و بیری لێ بکەینەوە خۆی سەیڤە بێ ئەم ئەزبوونە یعنی ئێستا زانی ڕابردووی تو کۆمەڵی هەنگاوت ناوە چۆنە و کۆمەڵی ماوەڵە لەگەڵ هەنە خەڵکا کردووە هەڵە بووە کۆمەڵە شکستێ ناوە هۆکارەکەی چی بووە خۆی سەیڤە خۆی خەزنە لە ناوناخی توە ئێم بابەتەکەمان ئەوەیە نەگرین بۆ مەسەرەن ئاوێک کە لە ڕووبارەکاتە دە خوارەوە تەواو هاتە خوارەوە پەرداخی ئاو ڕژاک هاتە خوار ئەزانین چۆن ڕژاوە بابەتی ئەزمون خۆی لە ناو ناخی ئینسانەکە هەیە من دەسەکەم بە کونی دیوارێکە مارێ منە گەزێ من بگریم و هیمکەم بڵم بە بیانوی ئەزمون جارێتر ئەزانم کە خەزنە لە مشکی منام ئەزمونە بەیەکێکەنم ئەزمموی هەیە ئەوەیە دەست ناکەمەوە بۆ کونە دیوارە بە بێبیرکردنەوە ئەی دانیشین بگرین و خەفەتی لێ بخۆین ئەمە ئەزمونونەکە پایاکە بۆ داهاتوش بە هەمان شێوە ئێمە باوەڕمان بۆیە کە پلاندانە ئینسان ئامانجێکی هەبێ هەر بۆی ژیانی مانادار بێ ئەی باشە کە من لە ئێستحاڵی ئێستا بژیم ینی کارەکەم بۆ داهاتوو تامە ڕۆژە تاقیکەینەوە بڵین هەر ئەم ڕۆمان هەیە بزانام چەند چالاکترە بی باشترە خوێنین و باشتر فێرە بین و باشتریش چێژوەرەگرین بەعکسەوە کاتێک کە ئەترسین لە داهاتووە کاتێ خەفەتە خۆین بۆی جارە شتێکمان بەدەستنەیە ناوە لەو بیرکردنەوەن کەی ئەو ڕۆژە بێ ئێستەمە شێوێ بیرم بڵاوە بێ بۆیە لە حاڵە ژیانەکە نەخێر بابەتیەوە نییە کە تۆ بیل لە داهاتوو نەکەیت و پلانی لەسەر پلانەکە ئاڕووی تۆ لە ئێستا ئیشی لەسەرەکەی و لە ئێستا ژیانە بابەتەکە ئەوەیە لە ناو بیرکردنەوە خەیاڵەکانمانە نەژین 24 ساعتە لە بابەتی ڕابردوو داهاتوە ماوەستاد لێت لە کوردستان من زۆر گەڕاوە بڕات هەبێ ئەو ئاسوودەیی و زەردەخەنە و قاقای پێکەنینەی لای شوانێک کە بە دیار چەند مەڕێکەوە وەساوە بینیومە زۆربەی ئەو بەختەوەریەی لە گوندەکان و ئەو چێژەی سفرە قەرەباڵخەی دەوە یەک دانیشن بینیومە قەت لە شارە نەبین لە شاری شا ئەوەندەی لە کۆڵان و گەڕەکە شعبیەکانە دەنگی پێکەنینی دایک و مناڵ و باوگەبینی ڕەنگە لە کۆڵانە لە گەڕەکە زۆر دەوڵەمەند و ئەوەی دەستەواژێ ڕاقییان بۆ بەکای نابینی پرسیارەکە لێرەیە ینیسە گیرە خوین ئەگەر بڕیار بێ ڕازی هەنێک گەڵێن ئاسوودەی ڕازی بوونە بە واقعی کە تێیدای واتە من چێژ لەو شتانە وەرگرم کە هەمە باش لەو لاشەوە بۆی من مرۆڤێکی سەرکەوتوو بم ئەبێ هەوڵ بدەم کەواتە ئەبێ لێرە خەلەلەکەوە ئێمە هەڵە هەوڵە دەین واتە قەینا هەوڵ بدەین شتێکی زۆر باشە بەڵام نابێ هەوڵەکانمان بۆ بێت کە ئاسوودەییمان بەدەست بێنین واتە ئاسوودەیی ئەبێ بە جۆرێکی تر بەدەستی نەک بەوەی کە من بڕوانامەکەیەکی ترمێنا و ماڵێکی ترم دروست کرد اینجا ئەمە هۆکاری ئاسوودەین ینی هەستەکەم لێک تێنەگەی شتێکمان هەیە بۆ ئاسوودەیی ئەوەی کە مەسەلەن من هەوڵ بۆ داهاتووەیەم لەگەڵەوەی کە لە حاڵی ئێستا ئەژم دژێک نین من پلانێکمە ئامانچێکی گەورە بە ژیانە بەدەست بێنم ئەم ئامانجە گەورە پێویستی بەوە نیە ڕۆژەکان کاتێک بم بە بەکارکردن بۆ ئامانجە لانی کە مەسەلەن سەعاتێکەتی من ئەو سەعاتە کارەکەم لە ئێستاش یاوم بەڵام بۆ داهاتووە خۆ من بەیانی نایەمە دەرەوە هەستم لە خەڵکە هەر لە خۆمە کار بکەم ئللا بەوەیە کە لە مێشی خۆمان دامناوە هەموو ئینسانێکش ئامانجێکی بەپی گەورەی ئەو بابەتی و پرسیارە زۆر جوان بە بابەتی خەڵکی دەرەوە زیاتر هەست بە ئاسوودەییەکەن و خەڵکی ناوشار کەمترە ڕەبتی بە کۆمەڵایەتی بوونە ئەمە قسەی من نییە ئەمە توێژینەوەی گەورە سەلمان دوێتی تاوانێکی لە توێژینۆ گەورەکان کە دواتر حەستان کرد لینکەکەشی بۆ ئەنێرم لە زانکۆی هارڤەرد کرا بۆ ماوەی 70 ساڵ هەر ئەمەی کە 70 ساڵە من بۆ خۆم سەرنجی ڕاکێشاوم زانکۆیەکی ئاوا کۆن و قەدیم بەڵێ
کۆمەڵی خەڵکیان وەرگرتو وەکو نمونە لە مناڵی و تا تەمەنی 70 ساڵی ئیشان لەسەر کردوون ئیشان لەسەر چی کردووە مثلەن جۆری خواردنیان چۆنە ڕۆتینی ژیانیان چۆنە هەڵس و کەوت و سەردانەکانیان چۆنە پارەدارنیان بێپارن وەسەتن یان دەوڵەمەنن ئەمانیان هەمووی تۆمار کردو و بەردەوام سەردانیان کردوون ئەوەی زۆر سنجڕاکێشە ئەوەی لە کۆتایی توێژینەوەکە ئەمایان گەیشتن بەموو ئەمایان بۆ دەرکەوت ئەو کەسانەی کە خۆشبەختتر بوون ئاسوودەتر بوون زیاتر چێژیان لە ژیان وەرەگرن و جێپەنجەیان دیار بوو لە کۆمەلگاوانە بوون کە زیاتر کۆمەڵایەتی بوون هەر ئەمە شەوای کردوواڵین بۆ لە عێراقێکی ئاوا پڕکێشە و بۆ لە شەرقل ئەوسەدا بەعام بابەتی ژیان دۆستی زیاترە وەک لە ڕۆژ ئاوا ئەم بابەتی کۆمەڵایەتی بوونەیە ئەجنا کوالێتی ژیانی ئێمە زۆر لە خواردتر ئەگەر بە پێوەرەکان سەیری بکەین وەک لە ڕۆژ ئاوا ئەمە بابەتی کۆمەڵایەتی بوونە یعنی واکە ئینسان سەیری کە ئەم بابەتی کۆمەڵایەتی بوونە شتێک نییە کە تایبەت بێ بە کەسێک ئەبێ من پارەدار بمەم جاتوانم پەیوەندیەکانم بەڕێوە بەرم ئەبێ من گەیشتە بم بە شادێکی بەرزەمجا هەموو کەسێک دەتوانێت ئەسڵەن لەناو خەڵکە سادەکانە زۆرم پەیوەندی جوان ماوەتەوە و ئەمەش ئەو توێژینۆژ پاڵپشتی ئەوەیە کە بەڵای ئینسانی بەختەوەر ئینسانی سەرکەوتووەیە کە پەیوەندەکانی پارێز بۆیە هیچ بێ حکمت نییە لە دینە ئەم هەموو بۆنە هەموو کۆمەڵایەتە بەڵێ ئینسان پێویستی بۆیە ڕۆژانە فەیسی جیاوازتر لە خۆی ببینێ وەکو ڕەگەزەکەی خۆی مرۆڤ دەرکردنی لایەنە کۆمەڵایەتیەکان پێداویستێکی ئینسانی جگە لە زۆر کاتەبینین کەسێک بە کۆمەڵێک دەستکەوتی زۆر گەورە گەیشتووە لە لایەنی مادی و لایەنی شادە و بڕوانامە خوێندن و بەس چونکە ئەبینین لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر بەهێز نییە لەوانەیە کۆتایی ژیانی بەنامەیەک بێت و کێشەی بە دروستە بێت ڕاست ئەوە هەیە مۆسەد لێر سەبارەت بەوەی کە پێمان وایە بەختەوەری یاخود ئارامی ئاسوودەی پرۆسەیەکن لە کاتێکە کۆتایی پێیان لە کاتێکا بەدەستهێنرێت کە ئێمە بە تەواوەتی بە پرۆسەکە ڕۆشتە بێتین هەموو لایەنەکانمان پڕ کرد بێتەوە بۆ نمونە لە ڕووی داراییەوە داراییەکی باشمان هەبێت لە ڕووی خاو خێزانەوە خاوەنی خانەوادەیەکی باش و سەرکەوت و تۆکمە بین لە ڕووی خوێندنەوە خاوەنی بڕوانامەیەکی بەرز بین ئەمانە تا چەندێک ڕاستە ئەمانە ننگینین با خەڵکی بە هەڵە لێمان تێنەگەڵ بڵێ ئەمانە ئەوواڵە پارە هیچ نییان ناوبانک هیچ نییە ئەمانە ئەکری ئیزافەیە بن بۆ ئاسوودەی کەسەکە ئەگەر خۆی لە ناخێ بەجددی ئاسوودە بێ بەس بابەتەکە خودی ئاسوودەیی نییە مەسەلەن کەسێکی بەناوبانک وڵە خەڵاتی ئۆسکار وەرەگرێ ئەو ڕۆژی کە وەرەگرێ هەست بە خۆشیەک و چێژی لە ڕادەبەدەرەکە کە زۆر گەورەیە ئەم چێژ و خۆشی لەو ساتاوەری گرتووە ئیدامە نابێ بۆ ڕۆژەکانی تر مانگێ دوای ئەوە مەسەلەن بێتاقەتە بێ بیرکردنەوە لە خەڵاتەکەم ئاسوودە نابە کەسێک مەسەلەن سیاری نەبووە لە ژیانە زۆر خەونە بینێەوەی سیارێکی هەبووە کاتێکە ئیبینێت ڕەنگە تا مانگێکیش هەر لە خۆشیە بڵێ متعی لێ بینێ لە سایل بەڵام دوایسێکی نابێتەوە بە ڕۆتینی ژیانی خۆی کاتێکە بڵێ کاتێکە بێت تااقەتە بێ ئایا ئەو هەستی کڕینەکە بیر لێ بکاتەوە کە سیاری کڕیوە هیچ بەخوات بە دەردی ئەم ناخوا ئەم شتانە چێژێکی کاتیە بەخشن بە ئینسانەکە بەڵام خودی ئاسوودەیی نین وەکو پێشتری ژووتمان بۆیە لە قاڵبدانەوەی کە لە داهاتوە بێ من کۆمەڵەشتم هەبێ ئەمەی دنیای ئێستا بۆی دروست کردوین وەڵام من بەختەوەرنی مەگەر بەو پێناسە بێ هیچ یەکێ لە ئێمە ناتوانین بە خۆمان بڵێ ناسوودە و بەرداوامیش ڕەنگە لۆمەی خۆمان بکەین و لە لۆمەی خێزانەکەشمان بکەین بڵین ئێمە نەگەیشتین بۆ شتانە ئێمە کەواتە ئاسوودەنی لە کاتێکە وەکو پێشتری ژوتم ئەوەی داناکان قسەیان لەسەر کردەوەی دەرووناسەکان قسەیان کردەوە لەوا کۆکن کە شتێکی ناوە چییە ئەکرێ من ئەو شتانەشم هەبێت و ئاسوودە بم ئەمایان دروستە ئەشکرێ هەم بێت و ئاسوودەش نابێت ئەوەیانە کەواتە ئەم لێوا چیم بۆ دەرەکەوێ پێناسەکە هەڵەیە بڵێم ئەوەیە بەڵام ئەم ئەو بەدەست بێنی وڵا ئەوە کەواتە مامۆستاد لێڕێک ئەگەر من بوات بەڕێزە تێگەیشتم کورتیشەکەینەوە بۆ بینەران هەوڵدان بەدەزێنانی سەروەت و سامان و ناوبانگ ئەمە ئاساییە بەڵام تۆ ئەبێ بەو ئامانجە یان بەو نیەتە هەوڵ بۆ ئەم شتانە بدەی وەکو بەشێک لە پێویستەکانی ژیان نەک لە بەرەوەی ئەمانەت هەبێ ئینجا بۆی ئاسوودەبی واتە بە هەر بە ئاسوودەیەوە هەوڵ بۆ ئەوانە بدەی ئینسان ئەگەر ئامانجەکەشی زۆر بچووک بێ شتێک لە ناو مێشکە هەبێ بۆی بەیانی وا بکە هەڵسێ لە خەو
بۆی ئەم جۆڵەیی هەبێ. ڕاستە یەکێک لە پایەکانی ئاسوودەی ئەوەیە کە ئینسانێ ئەبێ معنەوی بێ، یعنی ئەم فەرقا بێ بکرێ ئینسانێک کە کۆمەڵە پرستش ئەنجامەدا جاری وا هەیە ئەو کەسایەتێ معنەویش نییە. ئەگونجێک کەسێک پرستشی ئەنجام بدا بڕای بەخواش هەبێ دینێکیشی بۆ خۆی ئەڵژار بەڵام کەسێکی معنەوی نەبێت. چۆن؟ یعنی دەستکاری بیرکردنەوە ئین جیانبینەکەی خۆی نەکردووە. ئەم دنیاە وەکو ئەبێت چیرۆک کێسێکە کە ئامانجێکی هەیە، ئێمە لە ڕێگەکەین گەیشتن نییە. ئەم بابەتەیە ئینسانی معنەوی دروستەکە کە ئەزانێ ئەم دنیای بۆ خۆی ئامانجێکی هەیە و ئەم شتش ئەمریکا ئامانجێکی هەیە ئەمجا مانا و بەهایەک لە ژیانە دروستە بێ ئەو بەشێکە لە ئاسوودەی. وەکو بانی ئینسانی معنەوی وەکو ئیمامی غەزالی ینی کەسایەتێکی وای هەبووە ئالەم شتا زۆر جوان ئەوە ڕوونەکاتەوە کاڵێ ئەو شتانی لە دنیا ڕوویاندا و بۆمان ڕوئەدەن لە ژیانە هەمویان جوانن. کۆی وێنە تاوکردنەوەکەی وێنە تاو نەکراوەکەی ئێمن کە ڕوئەدەن. ژیانی من تابلۆیەک ئەگەر پەردەیە بم بەسەر تابلۆکە خاڵێکی بچووکە لە تابلۆکە پیشانم هیچ مانایەکی نییە، ئەڵێ خاڵێکی ڕەش تاوی پەردەکە لا بمەزانی ئەوە بەشێکە لە وێنە گەورەکەی من. ئینسانی معنەوی یعنی لەسەر و ئەوەی کە زانست ئەیڵێ لەسەر و ئەوەی کە با بڵین هەموو پێوەرە دنیایەکان شتێک ئاڵێن ئەم ئێشتر باوەڕی بە کۆمەڵێک شتێکە لەسەر و ئەوانەوەی تەفسیرێکی جوانی هەیە بۆ ژیان. بەڵێ بۆیە مهمە ئینسان ئەو معنەوی بوونە یعنی ئەوە یعنی ئەوەی کە زانی هەر شتێک کە ڕوئەدا ئامانجدارە، هەر شتێکی تۆش ئەبێ کە بیکەی ئامانجێکی هەبێ. خودی بەدەستێنانەکە نییە، خودی ئەوەیە کە من شتێکم داناوە بەرەو ئەوە ڕۆم ئەم جوڵەیە کە بە من ئەکرێ ئەو مەبەستەکەی نەک خودی شتەکە کە پێگەم. ئەگینا ئەگەر ئەوە بێ وڵا ئێستا با من پرسیارە لە تۆ ئەو شتانی کە تۆ حەزت لێتی لە ژیانە ئەم دقەی هەمووی بۆ بێننتی هەر هەمووی چی ڕوەدا دوایە لە جوڵاکەوی جوڵەی جستەیەەکە مەبەستمان نییە لەوەی لە ژیان مانای نامێنێ شتێک نییە تۆ هەڵی بۆ بدەی بێمێ دەبیتەوە خود ڕێک ئەوەیە بابەتەکە. کەواتە مامۆستا لێر لەو کاتەی مامانەوەنیە سەنەخانەگەرەوی تۆ شتێکت مامێت تۆ شەر وەڵام ساشوانە لەسەرەوە پرسیارە بکەین ئەوم سەدلەر تا چەندێک دابینکردنی ئارامی و ئاسوودەی بۆ کەسانی دەوروبەرمان زەمان و گرنگتیە بۆ پاراستنی ئاسوودەی و ئارامی ناخی خۆمان. تەبەن نێکێ لەو شتانەی ئەتوانم بڵێم هەموو مرۆڤایەتی کۆکە لەسەری بابەتی بەخشین و یارمەتیدانی ئەوانی ترە. یعنی ئەگەر هەر کەسێ وت بێت ئێمە ئاسوودەیە زانایەکی ترێت ئێمە ئاسوودەیە حەکیمێک شتێکی وتووە لەمای هەمویان کۆکن و ئەزمموی چێژەکەشیان کردووە کە بابەتی بەخشین بە هەر شتێک بێ و بابەتی لە خۆم هاتنە دەرەوە بۆ ئەوانی تر یارمەتیدانی ئەوانی تر چێژێکە ئەو کەسانە ئەیزانن کە ئەنجامیان بەشێک لە ئاسوودەی ئەتوانم بڵم پایە لە پایە سەرەکیەکان ئەو بەخشینێ کە ئینسان لە ناو خوایەتە دەرەوە ئەی پەرژێتە سەر ئەوانی تر. جاری وایە خۆی زۆر پێویستی بەوەیە کە یەکێک بێ بەدەم ئەمیشەوە لە هەر ڕوویەکەوە بێ بەڵام هەر بم نەقسی پێداویستیانەوە ئەچە یارمەتیوانی ترای ئەوەی خۆی لەبیرە چێتەوە شتێک ئەزمون کراوە. یعنی وەکو ڕۆبێت کاسێکی لە کتێبی باوکی هەژار و باوکی زەنگینە ئەڵێم ئەمە باپابەت نییە لە بەخشینە ئەڵێ لە بەخشینە تاقیم کردوێتەوە لە بەخشینی زەردەخەنەیەکەش کە ڕۆژانە کەسێکم بینیەوە ئەم تاقی کردوێتەوە بۆم هاتوێتەوە بە زیاوە و چێژشم لێ بردووە لەو کاتە. ئەتوانی کۆتا یعنی نازم کاتی بەرنامەکەەوە چەندێک کۆتا پەیامەوەیە من تەرکیزم چییە لە ژیانە تەرکیزم لەسەر چییە؟ ئەمە گرنگترین خاڵە بەلای منەوە. تۆ ڕۆژانە تەرکیزە لەسەر چییە؟ ئایا لەو حاڵەتایی کە ئێستا تایەتی کە بۆ دروست بووە لەسەر ئەوە بڕیاری کۆی ژیاندەی یان ئەوەیە ئەزانی کە ناخێر ئەمە شتێکە ئەگونجێ ساعاتێکی تر بگۆڕە بە شتێکی تر. من ئێستا مەسەڵەن وابداینێ من لە لادەیەکی وڵاتی ڕووسیا لەوێ ئەژیم هەر خەڵکی ئەوێشم بەستەڵک و سەرمایەکە کە تاو عەزێتی یاوم مەسەڵەن ئەشکەوم ئازاریشم پێیەگا کەسێ لیا بە من بڵێ ئەرێ ژیانی ئێرە خۆشیان بەغدا ئەتوانی ژیانی هەڵبژێری لەو دقایە کە من تەرکیزم لەسەر ئەو ناخۆشی و بێتاقەتیانەیە ئەڵێ وەڵا ژیانی بەغا خۆشترە.
وەلێکە ئەو کاتە تێ ئەپەڕێگە چمۆ سەر ژیانەکەی تر کە ژیانی من هەر ئەوە نەبووە ئەو کاتە زانم کە ناکووالیتی ژیانی من زۆر باشترە لە بەخا ڕاستە بەخا گەرمترە ڕاستە ئەوێ واترە ئەبێت تەرکیزمان لەسەر ئەو ساتە نەبێت کە تایە ئەژین تەرکیزکردن زۆر زۆر مهمە من ئێستا تەرکیز خەمە سەر بابەتە ناخۆشەکانی ڕابردوم هی ئێستام لەسەر ئازارەکانم ژیانم یەک پارچابێ بۆ تەعمیمی شێکم و ئەم تەرکیزەش بۆ خەڵکیش وا سیرکەم من جەناب تەبینم ئێستا لە ماوەی ئەم سانیا ئەم سانێت کە وا دەرەکەوێت کە دڵخۆشی تەعمیم نەکەم بەسەر کۆی ژیان تا ئەگونجێ پێش ئەوانە بووبی دوای ئەو ژوانە بووبی حتکە ئێستا دنیای سۆشیال میدیامی زۆر بۆ دروست کردوین وێنەیەکی کەسەکە ئەبینین بۆ ڤیددیۆیەکێ گرین مەشهدێکێ بینین تەعمیمێکین بەسەر کۆی ژیانە کە ئامیشە و ساستەی هەیە کە ڕەنگە ئەوە یەک سانێ بێ لە ژیانی ئەو ڕۆژەیە و هەمەشمان بۆ دروست نەبێ کۆتا قسە کۆتا دێڕ بابەتی کاڵم بە یەکیڵین ئاسوودەیەوە نیە 24 ساعتەکەم کەسە لە خۆشی و ڕەفاهەت و ئیسراحەت و بێ ئازارا بێ ئەگونجەی لە 24 ساعتە مەسەلەن 2 ساعتی خۆش بێ ئەوەی تری و ناخۆش بێ دنیا دوای ئاسوودە بێ ئاسانتر ڕایە لەگەڵ ئەو خەم و خەفەت و مەراقانەی دنیا ئەوەیە بابەتەکە لەگەڵ خۆیە گونجێنە و نەرمی ئەنوێنێ ئەجنە ئەوانەشی ئاسوودنەوە نیە ژیانیان ناڕەحەتی تیانە بێ ناخۆشی تیانە بێ بەهۆی بینی جیان بینیەکە و تەفسیرە جوانەکانیان و هەڵکردن لەگەڵیا ئاسانتر لیانە ڕوا دوو کێشە هەریەت بۆ دوو مرۆڤ بۆ بە جیاواز تێپەڕێنن هەر ئەگەر کێشەکەش یەکسان بێ زۆر ڕاستە زۆر سپاس مامۆستا لێرەمەر ڕاهێنەر و ڕاوێژکاری پەروەردەیی لەم تۆرەی لەگەڵ مامی سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکان.